بوونی پێچێکی مەترسیدار لە بەرزایەکانی بانی مەقان لە سنووری قەزای چەمچەماڵ و تەسکبوونە و خراپبوونی ڕێگاکە لەو پێچەدا ڕووداوەکانی هاتوچۆی بەرەو هەڵقشان بردووە. شۆفێرانیش لە ڕێگەی پەیامەوە داواکارن لە لایەنە پەیوەندیدارەکان ئێمای پێویست لەو شوێنەدا دابنرێت و ڕێگاکە چاک بکرێتەوە. ئەوکات داواکاری ژمارەیە گڵۆپ و ڕووناچی بە شەوان لەو شوێنەدا هەبن. ئەگەر بێت و تاقمی عمود دانێن و ڕۆشنایی تیابێت زۆر چاکە. ئەگەر تعمیراتی جادەکەمان بۆ بکەنەوە زۆر مەمنونین لە کەناڵەکەیشان لە حکومەتیش زۆر مەمنونین، دەستان خۆش بێ. ئەمە ڕێگایەکی زۆر چاکە بۆ عام فەنا بخوا. ئارە وەڵڵا معلومە جادە خۆش بێت، خەڵک لە تاسە نەترسێ، جادەکە فرەوان بێ، ڕۆژ نابێت، زۆر چاکە. بە تایبەتی یعنی ئەو پێچەکە ئەلێرە ڕێگڵەیە زۆری تێکەوتووە. هیوادارین یعنی دەستکارێکی بکەن، هیچ خەدەماتێک و خزمەت گوزارێکی نییە، ینی ڕووناچی پێویستە و جادەیە، یعنی زۆر شتێ بۆی نەکراوە، پێویستە بۆی بکرێ. ئێمە وەکو شوفێرەکانی هێڵی هەولێر سلێمانی ڕۆژانە چۆکی مەسەن هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ دێین ئەڕۆین، یعنی بەدەستڕێ لەشەوە زۆر بە هیلاک چوینە. یعنی هیوادارین حکومەتی هەرێم پێداچوونەوەیەک بکە بۆ ئەم ڕێگایە، یعنی ڕووداوی زۆر کارەساتی دڵتەزێنی لێ ڕووەدا، یعنی زۆر ینی پێویستی بەوەیە کە ینی حکومەت ینی دەستکارێکی ئەو جادەیە بکە. باپی ئامارێک و لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا 3 ڕووداوی هاتوچۆ لەو شوێنەدا ڕوویانداوە و باهۆیەوە ژمارەیەک هاوڵاتی بوونەتە قوربانی. بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵیش باسی لەوە کرد لە ماوەکانی ڕابردوودا چەندین جارداوایان لە وەزارەتی ئەوەدانکردنەوە کردووە بە ڕێگاکەتا بچنەوە و کێشە و کەم و کورتەکانی چارەسەر بکەن، بەڵام بە بیانی و قەیرانی دارایەوە تا ئێستا وەڵام نەدراونەتەوە. ئەم جارێ ئەگەر ئیناری بۆ بکرێت وەزارەتی ئاوادانکردنەوە یا شاروانی ئەو دەستگانی مەعانین بەکارەکەوە، ئەگەر ئیناری بۆ بکرێت و زیاتر شر بکرێتەوە لە هێماکانی هاتوچۆ، پێم وایە ڕووداوەکانی هاتوچۆی تۆزێک کەمتر تیابێتەوە. ئێمە ببەردەوام هێمای هاتوچۆی لێەوە نۆژێنەکەینەوە ئەندازی هاتوچۆ بەکارەکانی خۆمان ئەڵەسین، بەڵام شاکردنی شەقامە گشتێکەوە شاکردنی بینی ئیناری و دانانی و دروستکردنی ڕەسیف و فراوانی شەقامەکە ئەوە زیاتر لە ئەسۆی ئاوادانکردنەوە و وەزارەتی ڕێگەوبانە. ڕێگای چەمچەماڵ کەرکووک بە ڕێگایەکی سەرەکی دادەنرێت و شارەکانی هەرێمی کوردستان بە ناوڕاست و خواروی عێراق دەبەستێتەوە. لە ماوەکانی ڕابردووشدا چەندین ڕووداوی هاتوچۆ لەسەر ئەو ڕێگا خێرایە تۆمار کراون. خێرایی لە ڕادەبەدەری شۆفێران و پابەندنەبوونیان بە یاساکانی هاتوچۆ و خراپی ڕێگەوبانەکانی ڕێگا خێراکان و نەبوونی هێما و هێڵکاری پێویست لەسەر ڕێگا خێراکان هۆکاری سەرەکی ڕووداوەکانی هاتوچۆن لە هەرێمی کوردستان. بۆیە لە ئێستادا ڕووداوەکانی هاتوچۆ بە تیرۆری سپی ناو دەبرێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام، بەرزایەکانی بانی مەقان لە قەزای چەمچەماڵ.